جارێکی تر پشکی لە سەدا حەڤدەی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2016 عێراق پێش پەسەندکردنی هاتەوە بەرباس و لە ئێستادا ئیمزا بۆ کەمکردنەوەی دەکرێت. بۆ ئەو مەبەستش تا ئێستا زیاتر لە 150 پەرلەمانتاری کورتە جیاوازەکان ئیمزایان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی لە پرۆژە یاسای بودجەدا پشکی هەرێم لە سەدا حەڤدەوە بۆ لە سەدا 13 کەم بکرێتەوە. لە بەرامبەردا ئەندامێکی کوردی لیژنەی دارایی و ئابووری دەڵێت ئەگەر پشکی هەرێم کەم بکرێتەوە وەک کورد دەنگ نادەن لەسەر پرۆژە یاسای بودجە. اف داخوازا افان پارلمانترا نسبتي ما ككرد ام اللجنه داري حتى انه ك امي گنگشي مناقشه سدكن اگر مديد ابا دش هفديكن سيزدا حقيقه محلويستكي هي برهم بري لجنه داري برهم بري افان پارلمانترا كو هنجي ام دنگداني نادن بەپێی زانیاریەکانی NRTش ژمارەی ئیمزاکانی پەرلەمانتاران 161 ئیمزایە و زۆربیان لە فرەکسیۆنە شیعەکانن و ڕادەستی سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمان کراوە. هاوکات پەرلەمانتارێکی دەوڵەتی یاسایش ئاماژە بە ئەوە دەکات ئەوان هەستاون بە کۆکردنەوەی ئیمزاکان و بە مەبەستی کەمکردنەوەی پشکی هەرێم لە بودجەدا. ئێمە وەک دەوڵەتی یاسا ئیمزامان کۆ کردوێتەوە بۆ کەمکردنەوەی پشتی هەرێم و فراکسیۆنەکانی دیکەش ئیمزایان کردووە چونکە پێمان وایە ئەو ڕێژەی کە بۆ هەرێم داراوە زۆرە دەبێت کەم بکرێتەوە. بەدەر لەوەش دەبێت بە یەکسانی مامەڵە بکەین چونکە یەکپارچەی خاکی عێراق تەنها بە قسە نابێت دەبێت بە فعلی لە هەموو دەهاتێکدا یەکسان بێت. پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق تا ئێستا لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە و بڕیارە ڕۆژی چوارشەمەی داهاتوو بە مەبەستی پەسەندکردنی بخرێتە دەنگدانەوە. بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2016 بە 106 تریلیۆن دینار خەملێنراوە کە لەو ڕێژەیە بۆ هەرێمی کوردستان نزیکەی 12 تریلیۆن دینار دیاری کراوە ئەگەر بێت و لە سەدا حەڤدەی پشکی هەرێم وەک خۆی لە بودجەدا بمێنێتەوە. ئومێد محەممەد NRT باغداد.